دایە تا ئێستا هەنگاوی سەرەتایی ئەوەیە کە پەیماننامەی ڕۆما واژوو بکرێتەوە بە شێوەیەک واژوو بکرێتەوە کە لە هەندێک حاڵەتە ئەو دادگایە پێویستی بەوە نەبێت کە ئەم دەوڵەتە واژووی لەسەر پەیماننامەکە کردووە یان نەڕاستەوخۆ با بڵێن لێکۆڵینەوە لەو کەیسەی تاوانانە ئەنجامدا کە لە عێراقا ڕوئەدات و تا ئێستا ئەمە لە هەنگاوی سەرەتایی تا نەچۆتە ئەوەی کە بە شێوەیەکی ئەکتیڤ کاری لەسەر بکرێت. ئێمە هیوادارین هەم دەوڵەتی عێراق ئەو پەیماننامەیە واژووکە هەمیش ئەو هەنگاوی کە هەیە بۆ هەموارکردنەوەی پەیماننامەی ڕۆما بۆی ڕاستەوخۆ و دەرگای بتوانێت ئیش لەسەر ئەو کەیسانە بکە ئیشەکانی با بڵێن هەموار بکرێتەوە. من تەنها ئەوەندەم هەیە ئەم هەوپەیمانیەش لە قۆناغی داهاتوودا وەک کەرکووک لەو چوارچێوەیەدا ئیشەکەین کە بڕیارێک بکەینە بەردەستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە کۆی دەنگ پشگیری لە هەنگاوەکانمان بکات ئەمەش لە ڕووی سیاسیەوە بۆ خۆی کاریگەری خۆی لەسەر داواکاریەکانمانە بێت.